بازارەکە لە دوای نۆزانکردنەوەکە بازارەکە خۆش بوو هەتا بڵێ بۆتە بازارێ مۆدێرن بەڵام وەکو بازارەکە کزە بۆی ئەم پێک نەهاتنی حکوومەتەوە ینی ئاخر دەرەجە بازارەکە کزە بەڵام هەنێک کێشەی مەسەلەن وەکو کارەبایمان هەیە کارەبای ڕێسیمان بۆ نهاتوە هەتا ئێستا دابین نەکراوە ئاومان بۆ نهاتوە ئاوەکە کراوە بەڵام وا بزانم ئستەهلام نەکراوە کە ئستەهلام نەکراوە تقریبەنەوە 2 مانگەوە لە بازاڕن ئاو بە تەنکەرەکە ڕێن. ئەم بازاری لەنگە لە ساڵی 1990ەوە هەیە لە ڕاپەڕی نەمەزنەکە دوای ڕاپەڕ نەمەزنەکەی گەلی کوردستان بەردەوام بووە بە ئەم بازاری فەقیر و هەژارانە بەڕاستی بەڵام دوای سووتانەکە نسکویەکی بەسەر هات بەڵام 5-6 مانگ دواکەوت ئێستا بە شێوازێکی زۆر حەزاری حکوومەتی هەرێم نوێژەنی کردوێتەوە. أكثر عطلة باردة موتورتانش مولدانه كهرباء مولدة ضعيفة هاري تيرانات حتى مثلا قطايب تمام أكثر ضعيفيش كهرباء مولدة كهرباء عام أجرها بيجي تعطل ناكرته وهندك نوع موتور جايتين نت درستيت عسلينة مثلا ملفوان فافون احتمال تحملها جرمينك خاصة مولدة هاتنا خلقي بو خرابيني بتر بيشبار هكوي حالتي تشك كهرباء عام مساعد الجال هبتن باري مبريد سفكت بدن جال شولنا كتن خرابين جالك شينو بدن مبريد بتر دي شول كتن بتر دي عطل كفتي شهر زاي بيدت حتى من بزانت كجا كيري عطله واسطه كهرباء واسطه نوعي كهربائيه هاي فحص كن الجال دشتي زان كيري عطله دشني عطلي تشيكن مثل فترة جوز زردان وقتی جوز دەبڕینەوەی و ئیمساڵ بارانەکە زۆر بوو کە وەختە زۆر هاو ساڵی خستە دواوە دە 15 شەوێ لە ساڵان دێرتر جۆرگەی بوو حەزەکەین بە داسکەرەمتوو بیدورینەوە بە خاتر کاکەیەتی ئاڵفەکە کەمترە تێکەڵ وێنجە و مێنجەیەکەین بەخە بۆ مانگەفتەکەش کە بە یەکڕا بەدەر ناخوا وێنجەی زۆڕۆتی بکرد. ئیش فەسلەکەمان لە ئاڵەبدورین تەواو بووە دەستمان کردووە بە درێوی جۆ و ئاواگەنم و هێشتا گەنم پێ نەگەیوە ئەلبەتە کامپاکردن و هەروە تەماکۆ و عەرز بە خزمەتەکەم تو فەرەنگی و ئالەم نەوعی کشاوەرزیانە هەرچی بێت خەریکە مای نەیسێ مەردم گشتی بەوە مەشغوڵە.